کتێب و دەفتەر و تاریخ و کاغەز بە کوردی گەربن و سرایە زمانی مەلاو زانا و میر و پادشامان هەتا مەحشەر ئەمان ناو نیشانەی بنەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی بانیژە سڵاوتان لەبێ ئەمکاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێ و لە شوێنێکی زۆر پیرۆزی شاری سلێمانیا پێتان شادمەوە بەڵێ من ئەمڕۆ لە بنکەی ژینم بۆ بەڵگاندن و ساختکردنەوە و لێکۆڵینەوە دەربارەی دەستنووس و مێژووی کورد و هەروەها ئەو بەڵگەنامەوە و دۆکیمنت و دەستنووسە کۆنانەی کە سەردەمانێک هەبوون و بە جۆرە لە جۆرەکان مەترسی فۆتانیان لەسەر و ئێستا سەر لە نوێ وایان لێ دەکرێت کە بپارێزرێن و بناسرێنەوە بە خۆشحاڵیەوە دەربارەی گرنگی بەڵگەنامە و دۆکیۆمنت و مێژووی کورد لەناو بەڵگەنامەکاندا و مێژووی ئەدەبی کورد و هەروەها گرنگی ڕۆژنامە و دەستنووس و ئەو پرس و بابەتانی کە پەیوەندیدارن بەم دۆخەوە گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ڕەفیق ساڵح حەکەم کە بەڕێزیان شارەزای بواری دەستنووس و لێکۆڵەر و توێژەری باری مێژوو و هەروەها بەڕێوبەری بنکەی ژێنن مامۆستا سڵاوت لێبێ و زۆر خۆشحاڵم ئەمەوێ سەرەتای بەرنامەکە و وەک دەستپێکێک لەوە دەست پێ بکەم لە سەردەمێکا کە پارە هاتوۆتە ئاراوە جیهانی مادی بە جۆرە لە جۆرەکان تەنگی بە مرۆڤەکان هەڵچنیوە ئێوە فەرهاد ئاسا وەک عاشقێکی تەواو دەستان داوەتە ئەم ئیشە بەدەر لە پلەپۆست بەدەر لە بازرگانی بەدەست لە چوزانم پلەپۆستی سیاسی ئەوانە باسم لەو عشقە فەرهادانەی بەڕێزێک بکە بۆ زمانی کوردی بۆ وێژەی کوردی بۆ پاراستنی بەڵگەنامە بۆ ئەو دەسوپلی کە لەگەڵ کتێب و لەگەڵ ڕۆژنامە و لە خزمەت مێژووی کووردا هەتانە. ئێمەی کورد میلەتێکی مەزلومین بە درێژایی مێژوو هەڕەشەی لە ناوچوون و لە ناوبردنمان لەسەر بووە و لەسەر هەیە. لە دوای ڕاپەڕینی بەهاری 91 و دروستبوونی ئەم قوارەی کە ئێستاکە لە بەشێکی کوردستان کە پێوترێ هەرێمی کوردستانی عێراق دامەزراوە بە تەسەوری ئێمە هەلومەرجێکی تازە هاتە پێشەوە کە ئەو هەلومەرجە پێوترێ هەلومەرجی بوژانەوەی نەتەوەیی. یەکێک لە ئێستحقاقاتی ئەم هەلومەرجە تازەی موژانەوەی نەتەوەیی ئەوەیە کە تۆ هەرچی شتێکە پەیوەندی بە ڕابردووی تۆوە هەبێ بە تایبەتی ڕابردوویەک کە هەڕەشەی لە ناوچوونی لەسەر بووە بیبوژێنیتەوە جارێکتر ڕوحی لەبەرا بکەیت ئەوەی کە لێرە و لەوێ هەیە بتوانی کۆی بکەیتەوە. لەبەرەوە ئێمە هەر لە کاتی خۆشیە لە سەردەمی ڕژێمی کۆنا ڕژێمی پێشووە هەوڵمان داوە کتێبخانەیەکی گەورە دروست بکەین هەوڵمان داوە هەرچی پەیوەندی بە کورد و کوردستانەوە هەبێ بە دراوسەکانی خۆمانەوە هەبێ هەوڵمان داوە کۆی بکەینەوە و بەبیری ئەوەی کە ڕۆژێ لە ڕۆژان ببێ بە نەواتێک ببێ بە ئەساسێک ببێ بە سەرەتایەک بۆ دروستکردنی کتێبخانەی نیشتیمانی کوردی بۆ ناوەندی بەڵگەنامە و کوردی و ئەوانە هەڵبەتە نەک من زۆر لە نەسلی پێشووی ئێمە لە خوێندەوار ڕۆشنبیران هەمان هزر و هەمان فکریان هەبووە. ئێمە زۆر هەوڵماندا لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان وە کۆمەڵی خەمخۆر کە پێویستە قانون دەربچێ بۆ هەڵگرتنی بەڵگەنامە و دۆکۆمنت و دەستنووس قانون دەربچێ بۆ دروستکردنی کتێبخانەی نیشتیمانی کوردستان. بەڵام ئەو هەوڵانەمان هەمووی ئەو هەڵامان سەری نەگرت شکستمان هێنا بۆیە لە ئاخیرا وەکو هەستکردن بە مەسئولیەتێکی بەرامبەر بە نەتەوەکەمان هەستمان بەوە کرد کە پێویستە خۆمان دەست بدەین بەو کارە بۆیە لە پاش بە هەوڵ و هەروەها بە هاوکاری و پشتگیری دڵسۆزان و خەمخۆرانی وڵاتەکەمان توانیمان لە کۆتاییەکانی 2004 ئەم بنکەیە دامەزرێنین و دەست بە کار و چالەکیەکانی خۆمان بکەین. ئەرچی ئەم بنکەیە پڕکردنەوەی ئەو کەلێنە ڕۆشنبیری و زانستیەیە کە لە دوای ڕاپەڕینی بەهاری 91 کە هیچ دەستگایەکی حکومی هیچ دەستگایەکی پەیوەندیدار بە حکوومەت نەیتوانیوە ئەو کەلێنە پڕکاتەوە ئێمە بۆیە بە ناچاری کەواتە تەوێ بڵێ ئەرکێکی ئەخلاقی و مرۆڤانە و ئینسانانە و کوردانەیە کردوتان شانتانیاوەتەوە. ئوستاز لە دۆخێکی وایە لەمپەرەکان چین تەنگەژەکان چین کە دەستان پێکرد وەگەوەی کە کەوتە مێشتانەوە کارێکی لەم جۆرە بکەن بە هەمان ئەو دۆخە هاتە پێشەوە کە تەسەورتان نەکریان گیر و گرفتەکان چی بوون هاتنە بەردەستان. هەڵبەتە ئێمە لە
ناوچەیەکە ئەژین ینی پڕە لە ململانی سیاسی ینی هەلومەرجی ناوچەکە بە گشتی ڕۆژهەڵاتی ناوڕاست بە کوردستانی خۆشمانەوە هەلومەرجێکی ناجێگیرە لە هەلومەرجێکی ئاوا سەخت داکارکردن زۆر زەحمەتە لە بواری فەرهەنگی و ڕۆشنبیری و زانستی زۆر زەحمەتە لەو گرفتانەی کە ئێمە وەکو بنکە تووشمان بۆ بەڕاستی ئێمە لە سفرەوە دەستمان پێ کردووە ینی خاوەنی ئەزمونێک نەبووین چکە قوارەمان نەبوو بە درێژایی مێژوو لەبەرەوە بە سەلیقەی خۆمان و بە ئەنجامی تاقیکردنەوە توانیمانە ببین بە خاوەن ئەزمون و شارەزاییەک لەو بوارەیە بێزگەلەوە گەورەتری مشکلەی ئێمە بە حقەتەن نەبوونی کادری پسپۆر و شارەزا و بە سەلیقەیە لە بواری ئەرشیفکردن و دۆکۆمێتکردن و ئەوانە یان ئەوانەی کە لە کوردستانە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەتوانم بڵێن بە پەنجەی دەزەژمێرن کە خاوەنی بە کەلۆریۆسن لە کاتێکە ئێمە لێ شاوێکی زۆری دکتۆرا و ماستەرمان هەیە لە هەموو ڕشتە زانستەکان بەڵام لە بواری تەکنۆلۆژیای معلومات لە بواری کتێبداریە بەڕاستی کادری پسپۆر و شارەزامان زۆر کەمە سەرباری ئەوەی کە تۆ مەسەلەن کێشەی داراییت هەیە یعنی ئەم دەستگایانەی وەکو ئێمە کە زۆربەی ئیشەکانی و بەڕاستی وەزیفەی حکوومەتی هەرێمە نەک وەزیفەیەکی ڕێکخراوێکی NGO وەک ئێمە پێویستی بە بودجەیەکی کراوە هەیە من یعنی کە جارێک سەرێکم لە وڵاتی مسردا لە قاهرە سەردانی کتێبخانەی نیشتیمانیم کرد ڕاستی و ماوەی کە لێوێ بووم ئەوەندەم فەقیر و هەژار و یعنی دەستکورتی خەڵک بینی تەنانەت ئیشتیهای خواردنم نەبوو بەڵام دەبینی لەگەڵ ئەوەشە بۆ کتێبخانەی نیشتیمانی خۆیان چ بودجەیەکی فراوانیان هەیە چۆن لە هەموو شوێنەکانی دنیا ئەم دەستگایە دەوڵەمەند دەکرێت بە چاپکراوی تازە بە دۆکۆمنتی تازە بە دەستنووسی تازە و ئەمانە بەداخەوە ئێمە یەکێ لە گرفتەکانشمان گرفتی مادیە گەرچی حکوومەت یعنی یارمەتیەکی ماگانەی بۆ بڕینێتەوە کە بەداخەوە لە بۆی قەیرانی دارایی بۆ ماوەی 4 ساڵ بڕە بەڵام ئەو یارمەتیە دارایی کە هەمانە کارەکانی ئێمەی سنووردار کرد ینی دەستمان کراوە نییە بۆ ئەوەی کە بتوانین خەڵکێکی زۆر دامەزرێنین و پیان بگەێنین بۆ دوای خۆمان کە ژیانیان مسۆگەر بێ و ئیدامە بە ئیشەکانی ئەتەوێ بڵێ ئاسی تمۆحی ئێوەدانە زۆر باشە وساسە لەگەڵ داغڵبوونن بە بنکەکە و جگە لەوەی چوەک تاک و چوە کۆی بینەکەش وەکو خۆت کە بەر ئێوە ئەکەوێ ئەوەی کە بەر ئێوەکەوێ یەک ڕاست بۆنی ڕۆژنامە و بۆنی دەستنووس و بۆنی دێڕۆوانەدەن بە تایبەتمەوە لەسەر بابەتی ڕۆژنامە بوەسم چۆک ناوی بنکەکە بنکەی ژین پەیوەندی کورد و ڕۆژنامە مێژووی ئێمە لەگەڵ ڕۆژنامەیە ینی ئێمەی کورد چیمان هەیە لە ناو ڕۆژنامەیە ڕۆژنامە چی بە ئێمە بەخشیوە ئەوەندەی محتەمبی بە قەزیەکە و بزانین دەمەوێت لەسەر ئەو خاڵە هەندێک بوەسین ئێمە و ڕۆژنامە ئێمە یەکێک لە ئەرکەکانی خۆمان هەر لە سەرەتای دامەزراندنی بنکە بوژانەوەی ڕۆژنامەوانی کوردی بووە هەڵبەتە ئێمە پێش دامەزرانی بنکە بە حکمی یەکێک لە ئارزۆکانمان کۆکردنەوەی ڕۆژنامە و گۆڤار و چاپکراوە کۆنەکانی کوردی بووە خاوەنی ئەرشیفێکی باشمی لەو ڕۆ کاریشمان کردبوو لەوانەیە ئەوەش هۆکارێک بێ بۆ ئەوەی کە هەندێک لە خۆشەویستان هانامان بۆ بەرن کە پێویستە دەستگایەک دابمەزرێنین بۆ زیندووکردنەوەی ڕۆژنامەوانی کوردی هۆی باغدانی ئێمە بە ڕۆژنامە و گۆڤار ئەوەیە ڕۆژنامە و گۆڤار وەکو هیچ چاپکراوێکی تر نین بە بەردەوامی ژمارەی تازەیان لێ دەرەچێ زانیاریەکانیان تازەن و ئەو زانیاری و داتایانەی کە لە ڕۆژنامە و لە ڕۆژنامەکان بە تایبەتی بڵاو ئەکرێنەوە ڕۆژانە یا هەفتانیا مانگانە سەربارەوەی زانیاری تازەن زانیاری هەمەلایەنەن زانیاری کۆمەڵایەتین ئابوورین فەرهەنگین زانستین هونەرین وەرزشین و ئەم زانیاریانە بە تێپەڕبوونی ڕۆژگار ئەبن بە سەرچاوەی دەستی یەکەم بۆ هەر کەسێک کە توێژینەوەی مێژوویی بکە لەبەرەوە ڕۆژنامە یەکێکە لە ئێمە ناکرێ مێژووی هاوچەرخی خۆمان کە ئەنووسینەوە بێگەڕانەوە بۆ ئەو ڕۆژنامە و گۆڤارانەی کە لەو ڕۆژگاریا دەچون نەک بە زمانی کوردی بە زمانەکانی تر کەواتە نووسینی بۆ نمونە هەر لێکۆڵینەوە توێژینەوەکی زانستی لەسەر ڕۆژگارەکانی حکوومەتی شێخ مەحموود لە سلێمانی بێگەڕانەوە بۆ ڕۆژنامەکانی
کوردی کە لەو سەردەمە دەرچوون یا ئەو ڕۆژنامەکانی عێراقی یا ڕۆژنامەکانی ئێرانی یا ڕۆژنامەکانی ئەوروپی بەڕاستی کێماسیەکی گەورەی تێکەوی و کەلێنێکی گەور هەماشت بەنسبەت ڕوودا و مێژوەکانی تر بۆیە زۆر جار ڕۆژنامە زۆر هەڵی مێژووی بوو ئێمە ڕاز دەکاتەوە ینی یەکێک لە گرنگەکانی ڕۆژنامە ئەوەیە بۆ نمونە هەموو ئەوانەی کە لەسەر مێژووی ئەدەبی کوردی نووسیانە کە باسی ساڵی کۆچی دوایی حاجی قادری کۆیی ئەکەن ئەڵێن ساڵی 1992 کۆچی دوایی کردووە هەر بە مامۆستا علادین سەجادی لە مێژووی ئەدەبی کوردی و ئەوانی تر بەڵام دواتر کە لە یەکەم ژمارەی ڕۆژنامەی کوردستان کە لە 22 نیسانی ساڵی 1998 لە قاهرە دەرچووە باز دەکا کە ساڵی ڕابردوو واتە ساڵی 1990 حاجی قادری کۆی لە شاری ئەستەمبۆل کۆچی دوایی کردووە هەروەها زۆر بۆ نمونە ئێمە ناتوانین مێژووی ئەم بەشەی کوردستانی بە تایبەتی مێژووی شاری سلێمانی بنووسینەوە بێگەڕانەوە بۆ یەکێک لە بەتەمەنترین ڕۆژنامەکان کە لە شاری سلێمانی دەرچووە ئەویش ڕۆژنامەی ژین و ژیانە کە لە 26ەوە دەرچووە تاکو و حوتی شباتی 1963 ئەم ڕۆژنامەیە زانیاری زۆر گرنگی تایە لەسەر باری کۆمەڵایەتی باری ڕۆشنبیری ئەدەبی ڕووداوەکانی ئەو ڕۆژگارەی کە لە کوردستانی عێراقا بووە یا بە تایبەتی لە شاری سلێمانی ڕویان داوە زۆر باشە مامۆستا جگە لە ڕۆژنامەی ژین و ژیان و ئەو مەسافەی نێوان ڕۆژنامەی کوردستان تا ئەو ماوەی کە ژین و ژیان دەرەجێت چەندە ئەکرێت لە ڕووی تەمەنی ڕۆژنامەگەری کوردیەوە کەم بێن بەڵام وەکوتر ئەتوانین مەسافەیەکی زۆر بێ ڕۆژنامەی تر مەسەن دەگمەنترین ڕۆژنامە لە ڕووی مێژووە چیتان هەیە لێرە چیت پارێزراوە ئەگەر کەسێک بێ بتوان بێ مەسەن لەبارەی ڕۆژنامەگەری کوردیەوە ئیشکا لێرە وەک دوکیۆمنت چی دەگمەنێ چی دانسقە هەیە لە فەوتان پارێزراوە بە تایبەت ڕۆژنامە من حەزەکەم پێشەوەی وەڵامی ئەو پرسیارەی تۆ بدەمەوە بە هەلی ئەزانم بۆی بزانم کە ڕۆژنامە گەری کوردی هەمیشە بە درێژایی مێژوو ئەهلی بووە یعنی ئەو خەڵکانی کە ڕۆژنامەی کوردیان دەرکردووە خۆنەویستانە لە ژیرفانی خۆیان ئەو ڕۆژنامەیان دەرکردووە و هەموو ئامانجی سەرەکیشیان قازانج نەبووە هەموو ئامانجیان هوشیارکردنەوەی میلەت بووە بەرزکردنەوەی هەستی نەتەوەی بووە لای تاچی کورد ینی ئەو ڕۆژنامانەی کە لەو ڕۆژگارە دەرچوون تەنانە دەوای کە لەلایەن داگیرکەرانی کوردستانیشەوە دەرچوون بە زمانی کوردی ئەوانش کەم تا زۆر خزمەتێکی زۆری زمانی کوردی ئەدەبی کوردی مێژووی کوردیان کردووە و ڕووداوەکانیشیان بەپێی توانای خۆیان بەپێی ئەو هەلوو مەرجەی کە بۆیان ڕەخساوە توانێت ڕووداوەکان تۆمار بکەن بە پێچوانەی ئێستا بەداخێکی گران و ئێستا ڕاگەاندن لە جیاتی ئەوەی ڕۆلێکی گەورە بینێ لە خستنی کورد لە بڵاوکردنەوەی هەستی نەتەوەی هەستکردن بە مەسئولیت بەرامبەر بە میلەت ڕۆلێکی گەورە بینێ لە قوڵکردنەوەی ناکشۆکەکانی ڕیزەکانی میلەتی ئێمە ئەتوانم بڵێم بەداخەوە لە گەوجاندن و بە ئاراستەبردننیی خراپی تاچی کورد کە هەست بە مەسئولیت نەکا وڵاتی خۆی خۆش نەبێ سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ئێمە لەو ماوەی کە بنکە دەستی بەکار و چالەچەکانی خۆی کردووە ئەتوانم بڵێم یەکەم توانیمانە پتر لە 1950 ڕۆژنامە و گۆڤار بە زمانەکانی کوردی عەرەبی فارسی تورکی بە تایبەتی ئەوانەی کە پێش 70 ساڵ 90 ساڵ دەرچوون کۆ بکەینەوە زۆربەی هەر زۆری ئەو ڕۆژنامە نەیکە بە کوردی لە ڕابردووا دەرچوون هەموویمان دیجیتال کردووە جگە لەو ڕۆژنامانەی کە نرخی مێژویانێ بە زمانەکانی عەرەبی و فارسی ئەوانشمان هەر دیجیتال کردووە و هەندێک شوان خستۆتە سەر فلیم بەهۆی ئەمێری مایکرۆفلم جگە لەوە ئێمە وەکو بنکە ئەتوانم بڵێم ژمارەیەکی یەکجار ئەتوانم بڵێم نزیکەی 40 ڕۆژنامە و گۆڤار کە لە کۆنا دەرچوون کە هەندێکیان زۆر دەگمەنن و زۆر زەحمەتە پەیداکردنیان ئەوانەمان بە شێوەی کتێب چاپ کردووە واتوانم بڵێم ڕاستە پێش ئێمە خەڵک وەکو دکتۆر کەمال فوئاد و جەمال خەزەدار و کەسانی تر ڕۆژنامە و گۆڤاریان دووبارە چاپ کردووە بە کتێب بەڵام لەو بڕوایەدانیم هیچ دەستگایەک لە مێژووی دیرۆکی کوردیە بەقەدەر ئێمە ڕۆژنامە و گۆڤارە کوردیەکان بە تایبەتی ئەوانەی کە نرخی مێژوویان هەیە توانی بێتیان بە شێوەی کتێب جارێکتر چاپ و بڵاویان بکەینەوە
وساز باس لەوە کە جۆرێک لە عاشق هەبووە لە سەردەمانی پێشوە بۆ ڕۆژنامەگەری کوردی و هەروە عاشق بۆ زمانی کوردی یعنی شتەکە لە پێناو پارەیانە بۆ خۆ بەخۆ شتێکی با بڵێن نەتەوەی و نیشتیمانی بووە لە سەردەمێکی زۆر کۆنا داگیرکەرانی کوردستان هەمیشە چاویان لەسەرەوە بۆ کورد میلەت نییە بە جۆرە لە جۆرەکان وەک دڕندە و هەتا زۆر جار وەکو جنۆکە باسییان کردو و زۆر شتی تریش ئەحمەدی خانی کە مەموزین ئەنووسێ وەڵامی ئەو پرسیارە باتەوە لە دێڕە بەناوبانکانی ئاڵێ هەم ئەهلی نەزەر نەبین کۆ کرمانج عاشقی نەکرێنج بۆ خوا ئەرمانج هەتا بەم دوایانەش کە خەریکی قسە و باس لەبارەی ئەوە هەیە کە داگیرکەران و چوزانم دژمنانی گەلی کۆجا تا چەند ڕاستەیان کتومت وەکو خۆی وتراوەیان ناوەیان نازانم باز لەوە کرێت کە ئەڵێن زمانی کوردی زمانی دۆزەخە و ئێمە جۆرەکان ئەهلی دۆزەخین و ئەوان خۆیان سەردەستن و ئێمە پلە دوو پلەسین و ئەوانە کارکردنی ئێوە بەڕێستان و بە بنکەی ژین بە ئاراستەی گرنگیدان بە زمانی کوردی باغدانتان بە زمانی کوردی سەرنجی خۆ لەسەر پاراستنی زمانی کوردی دۆکیۆمنتکردنی زمانی کوردی چوزانم ئەبوژانەوەی زمانی کوردی قسەت لەسەر زمان و پاراستنی ئەو دۆخە چۆنە من بەڕاستی پسپۆری زمان نیم یعنی هەر پسپۆراتی من لە بواری مەبەستم ئەرشیڤکردنی دۆخە ئەوانەیە بەڵێ بەڵام وەکو کوردێک وەڵام بدەمەوە ئێمە وەکو میلەتی کورد لەناو کۆمەڵی میلەتە ئەژین وەکو عەرەب و فارس و تورک تەنها شتێک کە ئێمە جیاکاتەوە لەو میلەتانەی کە باڵادەستن و حکمی کوردستانەکەن تەنها زمانە و داگیرکەران بە هەموو نوعێک هەوڵیان داوە ئەم زمانی ئێمە بچووکەنەوە و سووک و ڕیسواشی بکەن تەنانەت لای تاچی کورد و هەتاکو ئێستا ژەو بەرنمەیە چونکە ئەزانن مانەوەی کورد بەم زمانەیە ینی بۆ نمونە یعنی با نمونەیەک بێنمە بۆیە ئەبینی جگە لە کوردستانی عێراق لە بەشەکانی تر داگیرکارانی کوردستان بە هیچ نوعێک هەوڵ نادەن زمانی کوردی کە لە قوتابخانەکانە بخوێندرێ چکە خطورەتی زمانەزانن کە تاکە چەکێک بەدەست کردەوە ما بێ زمانەکەیەتی تەنانەت کارێکی وهاشیان کردووە بۆ نمونە من برادەرێکی مامۆستام لە تورکیایە خێزانەکەشی لەگەڵ خۆیەتی مناڵەکەی کە لە مەکتەبی تورکی ئەخوێنێ بە باوکی وتووە کە چوینە هەر کۆڕ و کۆبوونەوەیەک بە زمانی کوردی قسەم لەگەڵ مەکە بۆەوەی گاڵتەی پێنەکەن یعنی وایان لێ کردووە ئەم زمانەوە دەبچوو بکەنەوە بۆەوەی لای تاچی کوردیش بە زمانش چوو بێ لە کاتێکە زمانی کوردی بە چاو زۆر لەو زمانانە زۆر دەوڵەمەندترە بۆ نمونە فەرهەنگمانەیە پتر لە 200,000 وشەی کوردی تیا زمانی کوردی زمانێکی زۆر دەوڵەمەندە بەداخەوە ئێستا بە ناوی فێربوونی زمانی ئینگلیزی و ئەوە تەنان لای خۆشمان لە بەتابەتی لە قوتابخانە ئەهلیەکانە هەوڵە درێ بە ناوی فێربوونی زمانی بێگانە و زمانی تورکی و ئەوە خەریکە مناڵی خۆشمان یعنی زمانی کوردی لە بیرۆکەنەوە کەمە خەتەرێکی گەورەیە یعنی بەداخەوە ئێستا چیتە هەندێک بۆ نمونە من لە شارێکی کە بە پایتەختی کوردستانی باکووری دانیم بینیومە گەنجێک عمری 22 ساڵە زمانی کوردی نازانێت ئەمە کارەساتێکی گەورەیە ئەمە بە تێپەڕبوونی ڕۆژگار وای لێ دێت ئیتر ئەم میلەتەی ئێمە ئەتوێتەوە و نامێنێ یعنی من بۆ نمونە سورەیا بەدرخان سەردانێکی ئەمریکای کرد لە سیەکانی سەدەی ڕابردوو 10,000 کورد لە دیترۆیت هەبوو کە پاریان کۆ کردبووەوە بۆ پشگیری جمهوریەتی تورکی تازە بەڵام پاش ئەوەی کە بۆی ڕوونکردنەوە کە جمهوریەتی تازەی تورکی چی بەرامبەر بە کوردەکە بۆی ئابوونەکانیان بدەن بەو حیزبەکە حیزبی خۆی بوونە باشە 100,000 کوردە چیان لێ هاتووە هیچیان نەماونێتەوە هەروەها لە بەشەکانی تریش کەم تا زۆر ئەو هەوڵە هەیە بۆ بچووکردنەوە و سوکردنی زمانی کوردی دەستگاکەی ئێمە دەستگایەک نییە یعنی ئیشی زمانی کوردی بێ ئەمە ئیشی ئەکادمیای کوردیە کە بێ تەرکیزی بە دەرەجەی یەکەم لەسەر ئێستا ئێمە لە پاشاگەردانیەکی گەورەیە ئەژین لە هەم لە بواری ڕێنووسە هەریەکە ڕێنووسێکی بۆ خۆی داهێناوە و هەریەکە بەهۆی ئەو هەلوو مەرجە سەختەی کە ئێستا میلەتەکەمانی تێدا پەڕێ و ئەو ململانێ سیاسیە ئێستا هەر گروپ و تاقمێک شێوە لاجەکەی خۆیەکە بە زمانێکی سربەخۆ و لە هەندێک شوێنە بە هاوکاری و پشگیری داگیرکەرانی کوردستان هەوڵەدا تەسبیتی لەهجەکەی خۆی بکە بە زمانێکی کوردی و لێرەشەوە دەبێت ئەوەش بڵێم کە بەداخەوە ڕۆژهەڵات ناسەکان و ئەوانەی کە لە ئەوروپا هاتوون و گوایە دراسی زمانی کوردی کردووە ئەوانە بەشێکیان ژەهریان ڕۆ کردووە و زۆر لەو شێوە زارانەیان کردووە بە زمانێکی سربەخۆ لە کاتێکە ئەوانە ئەگەر زمانی کوردیشیان زانی بێ زمانێکی چەند هزار
هزار وشەیەکی کوردیان زانیوە کە تەنها زمانی گفتوگۆیە بێ ئەوەی قۆڵ بنەوە لە زمانی ئۆستاز لە پێش بەرنامەکەش و پێما بێ لە ئەسنای بەرنامەکەشە باست لە جۆرێک لە مەترسی کرد کە داگیرکەران ڕوبەڕووی ئێمە یەکەنەوە و تا ئێستا بە جۆرێک لە جۆرەکان ئێمە نەمانتوانیوە جۆرێک لە حکومەت بوون جۆرێک لە دەوڵەتداری جۆرێک لە پێشکەوتنی ڕاستەخۆ بەدەست بێنین باشە من ئەمە پرسیارەکەم لەسەر ئەوە بێ پرسی شارستانیت پەیوەندی بە دۆکیۆمنتکردنی بەڵگەنامەکانەوە ئێمە توانین بیر لە شارستانیت بکەینەوە لە دەرەوەی مێژوو ینی بیر لەوە بکەینەوە کە ئێمە دەوڵەتداری بکەین حکومەتداری بکەین و شارستانێ بچینە قۆناغی شارستانیتەوە و لە کاتێکا پشتیشمان لە مێژوو کردووە و ئەگەمان لە دۆکیۆمنت نییە و ئەگەمان لەم جۆرە بەڵگانە نییە پەیوەندی نێوان دۆکیۆمنتکردن و بەڵگەنامەکان و کۆکردنەوە و گرنگیدان بە مێژوو لەگەڵ دروستبوونی شارستانێتە لەگەڵ بەدەوڵەت بوونە ئەم ناوبڕە وەرەگرم و دوای وەڵامی پرسیارەکەم وەرەگرمەوە بینەرانی ئازیز پاش ئەم ناوبڕەیەمە وەلاتان سڵاو بینەرانی خۆشەویست هاتمە وەلاتان وساز لە پێش ناو بڕەکەەوە باسم لەوە کرد ئێمە ئەتوانین بیر لە شاریبوون و دەوڵەتداری و بە حکومەت بوون و پێشکەوتن بکەینەوە لە دەرەوەی گرنگیدان بە مێژوو لە دەرەوەی هەستکردن بە مەسئولیەتی پاراستنی دۆکیۆمنت و ئەوەی کە هەمانە سەرنج لەسەرەوە چیە؟ بەڵێ بەداخەوە ئەوەی من تێبینیم کردووە کە هیوادارم هەڵەش بم ڕۆژی بیرانی کورد و سیاسیەکانی کورد ئاستی هوشیاریان لەو ڕۆوە زۆر نزمە بەداخێکی گرانەوە بایەخ و ئەهەمیەتی کەلەپوری مادی و معنەوی ڕۆشنبیری میلەتەکەیان نازانن وەکو پێویست و هەنگاوی جدیشیان بەڕاستی لەو ڕۆوە نەناوە ئێمە بەحقەتەنەوەی شەیکە لە بنکەی ژینێکین کۆکردنەوەی هەموو ئەو چاپکراوە لە کتێب و ڕۆژنامە و گۆڤارانن کە لە ڕابردووە دەرچوون کۆکردنەوە هەڵگرتن و پاراستنی هەموو ئەو دۆکۆمنتانن کە کەم تا زۆر ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پەیوەندیان بە کورد و کوردستانەوە هەیە هەڵبەتە دەستگاکە ئێمە بایەق بە هەموو پێکاتە ئاینی و نەتەوەی مەسەبەکانی کوردستانەدات و بێجگەلەوە بایەق بە دەوروپشتەکانی خۆمانەدەین بە حکمی ئەو مێژووە هاوبەشەی کە هەمانە لەگەڵ تورک و عەرەب و فارس بێجگەلەوە ئێمە لە بنکە بایەخێکی زۆر بە دۆکۆمنت دەدەین چونکە مێژوو بێ دۆکۆمنت نانووسرێتەوە هەروەها دەستنووس بایەق بە دەستنووس دەدەین چونکە دەستنووس سەروەت و سامانێکی نەتەوەی و نیشتیمانیە وڵاتانی دنیا زۆر بایەخی پێئەدەن ئێمە هەوڵە دەین و خۆشبەختانە توانیمانە بەو ماوەکەمەی کە تەمەنی بنکەیە بەو ئیمکانیاتە مادی و مرۆیەی کە هەمانە توانیمانە خۆشبەختانە گەنجینێکی گەورە هەم کۆبکەینەوە ببینە خاوەنی کتێبخانەیەکی زۆر پرۆفیشناڵ و دەوڵەمەند کە ئەتوانم بڵێم نمونەی لەسەر تاسەری ئەم گۆی زەویەی ئێمە نیە لە بواری دراساتی کوردی هەروەها کتێبخانەیەمە زۆر دەوڵەمەند لە بواری دراساتی ئێرانی دراساتی ئیسلامی و دراساتی عەرەبی و بێجگەلەوە ئێمە توانم بڵێم ژمارەی ناونیشانی کتێبەکانمان بەهۆی کەمی کادرۆ نەماتوانیوە هەمووی تۆمار بکەین پتر لە 70 بۆ 80,000 ناونیشانە لە بواری دەستنووسە پتر لە 1000 جڵد دەستنووسمان هەیە بە زمانەکانی کوردی و عەرەبی هەندێک لەوانە تەمەنیان ئەگەڕێتەوە بۆ پتر لە 500 ساڵی ڕابردوو هەندێک لەو دەستنووسانە زۆر دەگمەنن و دەست ناکەون بێجگەلەوە ئێمە لە بواری ڕۆژنامەوانی ئەشیفێکی زۆر دەوڵەمەندمان هەیە هەندێک لەو ڕۆژنامانە و ڕۆژنامە و گۆڤار و بڵاوکراوانەی هەمانن لەوانەیە بە پەنجەی دەست بژمێرێ لە شوێنی تری دنیا هەبن ئەوانەمان لا دەستبەتی کۆنەکان ئەمەوێ هەندێک لەسەر دەستنووس بۆسم پرسی دەستنووس لە ئێسای وەک چۆن بازرگانی بە مادەی هۆشبەرەوە کرێ کەم تا زۆرێک گەزانی بازرگانیش بە دەستنووسەوە کرێ ئێستا جۆرێک لە دەستنووس دروست بە پێوتێ دەستنووسی فەیک چوزانم دروست کراوە ئیشی تیاکرا وەک ئەو جۆرە فڕۆفێڵانی کە لە ئێستا لە دنیای سەرمایه‌داریا دروستی کردوون کە دەستنووسێک بەر ئێوە ئەکەوێت چۆن جیایەکەنەوەم دەستنووسە ئایا هەمان ئەو دەستنووسەیە کە ئێوە بەدوایە گەڕێن چۆن نەزانم دەستنووسە دەستنووسێکی دەستکاری کراوە دەستنووسێکی فەیکە دەستنووسێکی ڕاستەقینەیە تا چەند گرنگی بەم دۆخە ئەدەنیان ئەو دەستنووسانە چۆن وەرەگرن ڕاستەخۆ ئیشیان لەسەرەکەن ئەو دەستنووسانەی بۆمان دێن بە حقەتان زۆری بە دیاری بۆمان دێن بە تایبەتی لەلایەن ئەو بنەماڵە زانستیە بە ڕێزانەی کە خاوەنی دەستنووسن زۆر لەوانە وەکو بنەماڵی شێخ لەتیفی دانساز وەکو بنەماڵەی چروستانی وەکو بنەماڵەی
ئیبنی قەرەداخی شێخ عومەری قەرەداخی بنەماڵەی مەلا محەممەد ئەمینی کەرکووکی و زۆری تریش کە بنەماڵەی کاکە حەمەی سەیف الله و ئەمانە داوای لێبوردنەکەم ئەگەر هەندێکم لەبیر چوو بێ زۆریوانە دەزووسیان بێ بەرامبەر پێشکەشی بنکەی ژین کردووە بڕواین بەوە هەبووە کە بۆ پاراستنی ئەوەی هەندێک لەوانە بە هین کڕیمانە ئێمە تووشی حاڵەتی وەها نەبووین ینی خۆی شتێک هەیە ڕاستە تەزویرە پێڵێن ئەیمی دیپلۆماتیک لە بواری تحقیقی بەڵگەنامە و دۆزنووز و ئەم تەزویرکردنە بەڕاستی وەنە بێ شتێکی تازە بێت بڵێ تەکنۆلۆژیای تازە ئێستا دەوری هەبێت لە دروستکردن لە تەزویرکردنەوەمانە لە کۆنی شاه بووە ینی بۆ نمونە یەکێک لە زانکۆکانی ئەمریکا کاتی خۆی نەخشەیەکی کڕی بەپێی ئەو نەخشەیە دەرکەوت پارێکی زۆریشی پێدا دەرکەوت پێش کریستیف کۆڵۆمبس خەڵکانێک هەبوون ئەمریکای بڵین ئەمریکای باکوور و ئەمریکای خوارویان ینی اکتیشاف کردو دۆزیوەتەوە بە پێو خەریتە ئەو زانکۆیە بە بۆنەی تێپەڕبوونی ئەوەندە ساڵ لەسەر دۆزینی ئەمریکا ئەم نەخشەیە بڵاو کردەوە بەڵام دواتر بە پێی جۆری ئەو حیبرەی کە خەریتەکەی پێ دروستکراوە دەرکەوت ئەو حیبرە لەو ڕۆژگارەیە نەبووە و دەرکەوت ئەمە شتێکی تەزویری ئەم شتانە زۆرە زۆر جارە بینی بەڵگەنامەیەک من ئەگادارم ینی لێچێک لە هەڵبژاردنەکانی بەریتانیا لە بیستەکانی سەدەی ڕابردوو یەکێک لە حیزبەکان لە چێبڕچەیە زۆرینەی دەنجی هێنا دوایی هەستان دۆکۆمنتێکی تەزویرکرا و بڵاو کرایەوە کە گوای ئەم حیزبە پەیوەندی بە سۆڤێتەوە هەیە لەبەرەوەبی لەو هەڵبژاردنە دۆڕا بەڵام پاش تێپەڕبوونی ڕۆژگار دەرکەوت ئەو شتانە تەزویر کرا و ڕاست ئێستا تەکنۆلۆژیای تازە دەتوانی بە تەکنۆلۆژیای تازە زۆر لە بەڵگەنامە بە تایبەتی تەزویر بکەیت بەڵگەنامە شتی بکەیت بەڵام لێرە عیلمەکەیە تۆ توانی دوات هەر بە تەکنۆلۆژیاش فێڵەکە دەرەکەوێتەوە زۆر باشە وستاز چۆن تەمەنی دەستنووسێک درێژەکەنەوە چۆن لە فەوتانی پارێزن ڕێکارەکانتان چین دۆخەزانستیەکەتان بای ئەوە هەیە بتوان شتێک لە فەوتانی ڕاستەقینەوە لە ڕاستیدا ئەو دەستنووسانی ئێمە هەمانن بە حکمی تەمەنی زۆریان بە حکمی خراپ هەڵگرتنیان لە شوێنێکا کە شەی هەبێت یا مەسەلەن ساردی و گەرمی تیش کۆمانە کاریگەری خراپی کردوتە سەر هەندێک لەو دەستنووسانە کە هەڕەشەی لە ناوچوونیان لەسرە بۆیە لە وڵاتانی دنیا تەنانەت لە وڵاتەکانی بڵێ دەوروپشتی خۆشمان وەکو عێراق و تورکیا و ئێران و ئەوانە چۆن خەستەخانەی تایبەت هەیە خەستەخانە هەیە بۆ چارەسەری نەخۆشی مرۆڤ خەستەخانەی تایبەت هەیە وەکو تاقیگەیەک بۆ چارەسەرکردنی ئەو پەڕە کۆنانە ئیتر چ بەڵگەنامە و دۆکۆمنت بن ڕۆژنامە و گۆڤار و چاپکراو بن یاخود دەستنووس بن بۆ چارەسەرکردنی ئەوانە خۆشبەختانەمە هەر لە سەرەتایدا مەزانی بن کە لە بیری ئەوەدا بووین کە پێویستە تاقیگەیەکی ئاوها دابمەزرێنین واتوانم بڵێم لەسەر ئاستی نەک هەرێمی کوردستان لەسەر ئاستی سەروی عێراق تاقیگەیەک بۆ مشت و ماڵدان و چاکردنەوە و نوژەکردنەوەی دەستنووس و پەڕەی کۆن لە بنکەی ژین هەیە ئەمە تەمەن گەورەترین مشکلەی ئێمە گرفتی ئێمە یەکەم جارەوە بوو کادری پسپۆر لەو بوارە نییە یعنی ئەم سەنعەتە لە کوردستانە نییە بەڵام خۆشبەختانە بە بەشداریکردن لە هەندێک خولی ڕاهێنان و فێرکردن لە دەروەی هەرێمی کوردستان و لە دەروەی هەرێمی کوردستان هێنانی کەسانی پسپۆر و شارەزا لە ئێران و لە عێراق بە تایبەتی لە کەربەلا و نەجەف کە خاوەنی تاقیگەی زۆر پێشکەوتون توانیمانە کۆمەڵێک کادر پێ بگەێنین کە پسپۆر و شارەزای ئەو گوارن و ئەمەش بە چەند قۆناغێکە ڕواوە خەرجی و مەسرەفیشی بۆ ئەگاداریتان زۆرە چکە زۆربەی کەرەسە و متەرراڵەکانی لە دەرەوە هێناشە ئوستاز وەگە زانین لە بەرچاوگرتنی مێژووی کورد هێشتا زۆرن ئەو دەستنووسانەی کە ئەکری ئێمە نەماندی بن و هەبن لە شوێنەکان جیا فەوتاون یا هەڵگیراون ئەکرێ زۆرێکیان لای بنەماڵی شێخەکان و میرەکان و ئاغاکان و یان کەسایەتە سیاسەکان و ئەمانە هەبن ئەکرێ زۆرێکیان شۆڕ بوو بنەوە ئێستا وردە وردە بۆ ناو خەڵکی ئاسایش باشە لە سەردەمێکە کە پاراستنی ژینگە خەریکە ئەکرێ بە کولتور کە بە کولتورکردنی خوێندنەوە هەیە قسەت لەسەر پاراستنی بە کولتورکردنی دەستنووس کتێبەکان جێکە ئێستا خەریکە لەم سەردەمەی ئێستاشە مەسەن لە دوای ڕاپەڕینە وردە وردە هەندێک کتێب هەیە و هەندێک بەڵگەنامە هەیە هەندێک دوکیۆمنت هەیە خەریکە ئەوانجی ئیتر سەردەمی ئەویان بەسەر ئەچێکە چۆنەڵی ئەبن بە مێژوە بن بە تاریخ چۆن ئێمە بیکەین بە کولتور شتە کۆنەکان بپارێزین فڕینین مەسەلەن پەروەردە ڕۆڵی خێزان ئەمانە ئەمە چۆنەڵە سەنگێنی
خێزان بەنسبەت هەموو تاچێک قوتابخانەی یەکەمی مرۆڤە دواتر مرۆڤ کە ئەچێتە قۆناغە جیاجەکانی خوێندن و تێکەڵی کۆمەڵگا بێ فێر بێ بەڵام ئەساسەتەکەی ئەوەیە لێرە بەڕاستی بۆ ئەم مەسەلەیە پێویستە گۆڕانکاری لە سیستەمی پەروەردە بکرێت و هەوڵ بکرێت یعنی ئەوانەی کە لە قۆناغە جیاجەکانی خوێندنن هوشیاریان بۆ دروست کرێت مامۆستاکانیان ئێمە بەڕاستی وەکو بڵێنەوەکانی هەفتاکان و شەستەکانی سەدەی ڕابردوو ئەو وەختە بەڕاستی هەستی نەتەوەی پاڵی پێوە نابین کە هەموو شتێک لەبەرەوە لە کاتی ئێمەیە یەکێک کاسب وایە بازرگان وایە خوێندەوار وایە لە هەرچی نوتۆژێکا وایە لەبەرەوەی دۆزێکە بوو قەزەیەکی هەبوو لەبەرەوە هەوڵێدا بخوێنێتەوە لەبەرەوە مەسەن لە ساڵی 85 کە پشکنینێک و بڵێ من عتەجەولێک لە سێمانی بوو یەکێک لەوەی کە سەرنجی ئەو جێشی شعبیەی کە لە مووسڵ و لە شوێنەکانی تر هێنابن ڕاکێشا بوو دەستگاکانی داپلۆسینی حکومەتەوە بوو کە لەناو هەموو تقریبا زۆربەی ماڵەکانی سلێمانی کتێبخانەی شخصی هەیە کتێبخانەی تایبەت هەیە بەداخەوە ئێستا ئەم سیستەمی پەروەردەی هەمە و ئەو هەلومەرجە سیاسی و ئابوووریەک ئێستاکە لە ناوچەکە و لە هەرێمی کورسانە گوزەرێ ئەو سیستەمی پەروەردە ئەو گری و پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ئەنتەرنێت ئەمانەی تقریبان کاڵ کردوتەوە بۆیە لەسەر دەستگاکانی حکوومەتەوەیە کە جارێکی تر مرۆڤی کورد ئینسانی کورد ئاشنا بکەنەوە بە کتێب و بە هەستکردن بە هەستی نەتەوەی و هەنگاوی جدی بنێن بۆ چاکسازی ئیداری چاکسازی سیستەمی بەڕێوەبردن لە کوردستان بۆی ئینسان زیاتر ببەسترێتەوە بە خاک و نیشتیمان سەردەمانی ڕابردوو پێش ڕاپەڕین هەشتاکان و هەفتاکان سەروتر و خواروتر کۆمەڵێن نمونەی زۆر جوان و دەگمەنمان هەیە لە مۆزوعی هەستی نەتەواتی ئەوانەیە کەسێکی وەکو عەلی کەمال کە چەند ساڵێک لە سەریەک مەسەلەن باربووی ڕۆژنامەی بۆ نمونە گۆڤار و ڕۆژنامەکانەکە لە نمونەی گەلاوێژ و پێم وایە بە یەک دوو کاری تریش ئەرکی دەوڵەمەندەکان بازرگانەکان خواپێداوەکان دەسەڵاتدارەکان لە باربووکردنەوەی ئێوەیە ئەوە چۆن هەڵە سنگێنی دەستی یارمەتیان بۆ درێژ کردوون هەڵبەتە هەموو ئینسانێکی تر کە سەرمایهدار و دەوڵەمەند و یعنی خاوەن پرۆژەی بازرگانی و یا پیشەسازی ئەوە بێ مافی خۆیەتی وەکو مرۆڤێک قازانج بکات بەڵام بەڕاستی بۆ ئەوەی وێنەی جوان بێ لە ناو کۆمەلگایە پێویستە هەست بە مەسئولیت کا بەرامبەر بەو ژینگەیەی کە بۆ تەمایەی ئەو قازانج و دەستکەوتەی کە دەستی ئەکەوێ ئەبێ ڕۆڵی هەبێ بۆ ئەوەی بتوانێت پەیوەندیەکی خۆش دروستکە ئێمە لە مێژووی ئێمە زۆر دەوڵەمەندە بۆ بەڵام ئەوانە زۆر کەم بوون کە حتا یعنی بەنەبری ماونەتەوە یەکێک لەوانە کە جەنابەت ئیشارەت پێدا عەلی کەمالە کە ڕۆڵی هەبووە لە پێگەیاندن و خوێندەوارکردنی سەدان قوتابی کورد ڕۆڵی هەبووە لە زۆر یعنی پرۆژەی خێرخوازیەکێک لەوانە گۆڤاری گەلاوێژ کە یەکێکە لە گۆڤارە هەرە دەوڵەمانەکانی مێژووی ڕۆژنامەگەری کوردی بۆ ماوەی 10 ساڵ ئەو محاسبی ئەو گۆڤارە بووە وەکو سەرمایهدارێک بەڕاستی بە تایبەتی لە شاری ئێمە کەسانی زۆر باشن سەرمایهداری باشن کە یعنی هەست بە مەسئولیت دەکەن بەرامبەر بە کۆمەلگای خۆیان ئەوانە ڕاستە لە ئاستی پێویستانین بەڵام زۆر لەوانە ئەتوانم مەسەلەن ناوی هەندێکیان بڵێم وەکو تۆفیقی حەڵواچی وەکو بڵێ کاک نەجمەدین وەکو تاڕادێک فاروقی مەلا مستەفا زۆری تر هەیە کە بەداخەوە ئێستا لەوانەیە ناویانم لەبیر نەبێ ئەوانە کەم تا زۆر کە هانامان بۆ بردوون کە تووشی گرفتێکی دارایی بوون کاک تەهای ڕەسوولی دەستگای جەمال عیرفان بەڕاستی ڕۆڵێکی گەورەی هەیە یەکێکە لەو پیاوە جوانانەی کە دەورێکی گەورەی هەیە لە ڕۆژگارێکشا دەستی بەو کارە کردووە لە 2014 کە حکوومەت هێرێن تووشێ و قەیرانە دارای بووە پارۆپۆلێکی زۆری لە بواری ڕۆشنبیری و فەرهەنگی
لە دەرەوەی دەستگاکە ئێوەش هەر بەردەوام لە سپۆنسەرکردن کار و پرۆژەکانەیە نمونەیان زۆر بێ ئوستاز ئەمەوێت لەبارەی ئەوە قسە بکەین کە لە ناو بنکەی ژینە کۆمەڵێک کتێبخانە یان ژووری جیاجیا هەیە کتێبخانەی بنەماڵەکانە کتێبخانەی ناوداریان نووسەرەکانە وەکو کتێبخانەی هیلال ناجی کتێبخانەی شێخ محەممەدی خاڵ کتێبخانەی تۆفیق وەغبی و مامۆسای مدەڕێز لە سەردەمێکی وەکو ئەم دۆخەیە کە جۆرێک لە ناجێگیری دۆخەیە و جۆرێک لە سێقەپێنەکردن هەیە ئەگەر بیبەسمەوە بە دۆخە بازرگانیەکەەوە بەشێکی زۆری بازرگانەکان پارەکانیان لە دەروی کوردستان دائنێن حسە بۆ دۆخی کە جۆرێک لە ناجێگیری و سێقە هەیە ئەو جۆرە لە دڵنیایی چۆن ئەدەن بە ئەو کەسانێک کە پاش خۆیان کتێبخانەکانە بەخشن بە ئێوە مەسەن جۆرێک لە دڵنیان بنێ ئەمە پرۆژەیەکی نیشتیمانەیە و پرۆژێکی شخصی نیە و پرۆژەیەکی حیزبی و سیاسی نیە من پێم خۆشە لەسەر زاری خۆتەوە ئەو جۆرە لە دڵنیایی بدەیت. بەڵێ بڵێ هەڵبەتە نەک ئێمە وەکو دامەزرێنەری بنکەیژین من و کاک سەدیق و ئەو هاوڕانێک کە لەگەڵمانن یەکێک لە خەمە گەورەکانن کە پانتایەکی بەڕاستی زۆری لە بیرکردنەوەی ئێمە داگیر کردووە ئایندەی ئەو گەنجینە گەورەیە کە ئێستا لەم شوێنە کۆبۆتەوە لە بەڵگەنامەیەکی زۆر لە چاپکراوی زۆر لە دەستنووسی زۆر و ئەمانە ئێمە هەوڵی جددیماندا بۆ زاڵبوون بەسەر ئەو گرفتە جارێکە یەکەم شت بەڵگەنامەیەک ئیمزامان کردووە کە ئەمە بۆ نەوەکانی ئێمە ناگەڕێتەوە ینی وەکو ئەو کەلتورەی کە هەیە کەلتوری بە بنەماڵەکردنی حیزب و دەستگا ئەو شتانە ئەمە مڵکی میلەتی کووردە لە هەر شوێنێکی دنیا بێ ئێمە بەو نەفەسە ئیشمان کردووە کوردیەک نەتەوەیە و کوردستانیش یەک خاک و یەک نیشتیمانە و لە سەروی حیزب و ناوچە و عەشیرەت و ئەو شتانەی بۆیە ئەم ڕەفتارانەی کە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوو کردومانە بۆتە ئەوەی کە زۆر کەس ئەو گەنجینەی کە لە ماڵەوە هەیە ئەو کۆکراوەی هەیەی بیهێنێ لە بنکەی ژینە لە بنکەی ژینی باشتر خۆزگە لە کوردستان لە ئێمە باشتر هەبایە بۆ هەڵگرتن و پاراستنیەوە ئێمە نەک هەوڵمان داوە بۆ کردنەوە شتانە بەڵکو هەوڵمان داوە ئەو شتانەی کە لە دەرەوەی کوردستانیشین بیان هێنەوە بۆی لە هەلومەرجێکی سەختە توانیمان کە پتر لە 30 ساڵ کۆکراوەکانی تۆفیق وەهبی ون بوون دیار نەبوون کامە خەمی ڕۆشنبیران و ئەوانەی کە عاشقی وشەی کوردین مێژووی کوردن توانیمان بیان هێنینەوە بۆ بنکەیژین و ئێستا کاریان لەسەر دەستان خۆش بێ و کارێکی زۆر پیرۆزە وسازەمەی وەک دو پرسیارێوت لێ بکەم کە لە پێش بەرنامەکەەوە نمونەیەکی قاسملود هێنایەوتت لەبارەی ئیدارەدان و توانای ئیداری و باز لەوەکە کە هەر ڕێکخراوێکەر چوزانم دامەزراوەیەک ئینستیتوتێک لە دوای 10 ساڵ کە زانی ئامانجەکەی خۆی ناپێکێ پێویستە هەڵبۆشێنرێتەوە من زۆر بۆم گرنگم قسەیە بکەم وەک چۆن بەعیشقەوە گفتوگۆی لەبارەی بەڵگەنامە و دۆکیومنت و هەروەها بنکەی ژینیشەوە قسەکەین ئەلبەتەی شڵاتە منتان زۆر درێژەوێ بەڕێست و کاکسدیقیش و هەموو دۆستانی کە لێرە کارەکەن چیتان کردو بۆی ئەم پرۆسی سەرپێخستنی دۆکیومنت و بەڵگەنامە و ئیدارەدان و درێژە پێدانی ئەم دۆخی بنکەکە لە پاش ئێوە سەرپێ بکەوێ و بە جۆرە لە جۆرەکان لە ڕووی ئیداریەوە ڕاستەڕێک بدۆزێتەوە و دوایەوە پەکی نەکەوێ ینی چۆن ئەم دۆخە بەردەوامە بێ جۆرێک لە دڵنیایی هەیە جۆرێک لە ڕووی زانستی و توانایی و شتێکی واتان کردووە کە بەردەوام بێ ئەگەر ئێوەش نەمان ئەمە بەردەوام بێ وەک یەکێک لە شانازیە جوانەکانی میلەتی کورد بەداخۆ ئێمە توانم بڵێم تاکە دەستگایەک نین لە کوردستانە کە ئەم مشکلێمان هەبێ دەستگای ناحکومی یعنی خۆتان وەزعی ئیدارەدانی دام دەستگاکانی حکوومەت دەبینن کە لە چه ئاستێکی زۆر نزمایە کە لە ئاستی خزمەتکردنی خەڵکو و میلەتانیە لە ئاستێکی زەعیفەوە بۆیە ئەم قەیران و سکاڵا و گلەیە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات ئێمە گەورەترین مشکلەی ئەوەی ئێمە ئەوەیە ئەبێ دەستگایکی وەک ئێمە یعنی عقاراتێکی هەبێ یعنی سەرچاوەیەکی دارایی مسۆگەری هەبێ لە وڵاتان ئەم جۆرە دەستگانی وەکو ئێمە خۆی عقاراتی هەیە کە ئێستا ئێوە نیتانە ئێمە هەوڵی جددیمان داوە بۆ ئەو شتانە لە هەوڵی ئەوەشدا یعنی دڵنیاتانەکەمەوە
کە خەڵکانێکی تریش لە دەرەوەی بن کە لە خەمی ئایندەی بنکەن و لە خەمی چارەسەر ینی چۆن چارەسەری ئەم گرفتەی دوای خۆمان بکرێەوە هەوڵیشمان داوە مشکلە ئەوەیە تۆ ئەو ستافەی کە لێرە ئیژەکات یعنی زۆر جاگلەیەوەکەن کادر دروستکەن کادر کاتێک دروست دەکرێت کە تۆ بتانی زەمانەتی ئەوەی بدەیتێ کە لە ئایندەشە هەموو چارەنووسی ژیانی خۆی و مەعیشەتی لەسەر ئەو سەرچاوە دارایە بێ کە لە بنکە وەری ئەگرێ بەداخەوە ئەو ئیمکانێتە دارایی ئێمە لەو ئاسەدا نییە کە تۆ یەکێک لێرە ببەستیتەوە کە بیر لە شوێنی تڕنێکاتەوە لایندە لەوانەیە ئێستاوانەی کە لە لای ئێمە لەبەرەوەی فرسەتی ئیشکردنێکی تریان لە دەرەوە نییە نەک ئێمە هەموو دەستگاکانی هاوشەوەی ئێمە ئەوەیە ئێمە لەو شارەمان بەڕاستی دەستگایکی تریشمانێ ئەویست ئینستیتوتی کەلەپوری کوردیە ئەویش هەمان معانات و هەمان کێشە هەیە بۆیە لە منبەرەوە داوا لە خێرخوازانی میلەتەکەی خۆمانەکەین داوا لە دەوڵەمەندانی وڵاتی خۆمانەکەین داوا لە حکوومەتی هەرێمی ئەەکەین هەرێمی کوردستانەکەین کەوا بەجددی کێشەی نمونەی وەک بنکەی ژین ئەم کێشانە هەوڵدا چارەسەرێکمان بۆ بدۆزنەوە کەیتر ئێمە دڵنیابین کە دنیا بەجێ هێڵین دڵنیابین لەوەی کە ئەم دەستگایەکەوێتە دەستێکی ئەمین و ئەتوانێت ئیدامە بەکار و چالەشەکانی خۆی بدات. سازیان من هیوای تەمەندرێژی و لەشساغی بۆ خۆت و ستافەکەت و تەواوی کارمەندانی بنکەکە دەخوازم بە هیوام نمونەتان زۆر بێ گەلی کورد بە نمونە جوانەکانی وەکو ئێوە جوانە بەنسبەت کاتی بەرنامەکە و شتێکی ئەوتۆم نەماوەگینا پرسیارم زۆر هەیە کاتێکی زۆر بە چێش بوو و زۆر بە سوودیش بوو بۆ من ئەگەر بەڕێز شتێکی هەیە لە کۆتاییاوی فەرمووی لە خزمەتە ئێمە هەر لە سەرەتای دامەزرانی بنکە کارمان بۆ ئەوە کردووە کە دەستگایەک بین وەکو میلەتێک کە قەوارەی سربەخۆی هەیە پێویستی بەوە نەبێ بۆ سەرچاوی چاپکراوی کتێبێک یا ڕۆژنامەیەک یا بۆ دۆکۆمنتێک ویزە وەرگێ بچێت سەردانی ئەنقەرە و ئەستەمبۆل و بەغاو ئەو شوێنانە بکە کارێکمان کردووە کە ئەو کەرە سەوشتانە لە ناوخودی کوردستانە دەست بکەون وە بەو ینی ئیشمان بۆ نەتەوە سازی کردووە دروستکردنی ژێرخانی ڕۆشنبیری بۆ ئەم نەتەوە مەزلوم و ئەم نەتەوەی کە هەتاکو ئێستاش هەڕەشەی لە ناوچوون و ئەنفالکردنی لەسەر دووبارە دەستان خۆش بێ و هەر بمێنن من دڵنیان مێژوو ناوی ئێوە وەکۆڵێن بە ئاوی ئاڵتون ئەنووسێتەوە بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرەش هاتمە کۆتای ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی بانیژە تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر و گفتوگویەکی تر تەندروست بن وەگەمیشە سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ نووسری خۆشەویست مامۆستا ڕەفیق ساڵح تا بەرنمەیەکی تر کاتێکی خۆش.